سڵاو ئەو کاتتان باش هیوادارم لە هەر شوێنێک بن سەلامەت و تەندروست بن بەخێر بێن بۆ هەفتە پرۆگرامی هەڵبەز و دابەز بەڕێزان هەڵبەز و دابەز پرۆگرامێکی ئابوووریە و بە شێوەی هەفتانە پێشکەشتان دەکرێت ئێمە لەم پرۆگرامە قسە لەسەر گرنگترین هەواڵە ئابوووریەکانی هەفتە دەکەین لە هەمان کات باس لە کاریگەری ئەم هەواڵانە لەسەر بازاڕە داراییەکە بە شێوەی گشتی و بە تایبەتی دراوە ئەلکترۆنیەکان دەکەین من سلێمانم و تا کۆتایی لەگەڵم با بچین بۆ هەفتەی ڕابردوو و باس لە گرنگترین هەواڵەکانی هەفتەی ڕابردوو بکەین لە هەفتەی ڕابردوو ئێمە دوو هەواڵمان هەیە کە کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر بازار بە شێوەی گشتی هەواڵی یەکەم قوڵبوونەوەی شەڕی نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران بەوەی کە ئیسرائیل کێلگەی غازی ساوسی یاخود پارسی باشووری بۆمباران کرد لە بەرامبەر ئێران هەستا بە داخستنی گەروی هورموز و هەروەها دۆناڵد ترامپ هەوڵیدا کە هاوپەیمانیەکی نێودەوڵەتی دژ بە ئێران بەهۆی داخستنی گەروی هورموزەوە دروست بکات. هەواڵی دووەم کە لە ڕۆژی چوارشەممەیە بەوەی کە جیرۆم پاول سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا ڕێژەی سوودی بانکی هەر بە بەرزی هێشتیەوە هۆکارەکەش بۆ شەڕی ئەو شەڕە دەگەڕێتەوە کە لە ڕۆژهەڵاتی داوەڕاستە هەیە و بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازارە جیهانیەکان کامەش بووە هۆکاری ئەوەی کە هەڵاوسان لە بازارەکانی ئەمریکا دروست ببێتن لە دەرانجامدا سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا جیرۆم پاول ڕێژەی سوودی بانکی بە بەرزی هێشتەوە تاکو بتوانێتن ڕوبەڕووی ئەم هەڵاوسانە ببێتەوە بە سەرەتا قسە لەسەر دراوە ئەلکترۆنیەکان بکەین و لە ڕۆژی دووشەمە دەست پێ دەکەین لە ڕۆژی دووشەمە ئەگەر سەیری کاندڵەکانی دراوە ئەلکترۆنیەکان بکەین دەبینین کە کەسێک واتە بەرزبوونەوەیان بەخۆیەوە دیتە هۆکاری ئەم بەرزبوونەوەیە دەگەڕێتەوە دووبارە بۆ ئەو شەڕێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە لە کاتی شەڕ لە کاتی گرژی و ئاڵۆزی ترێدەرەکان مامەڵەکاران بە دوای پەناگەیەکی ئارام دەگەڕێت بۆ ئەوەی پارێزگاری لە سەرمایەکانی خۆیان بکەن بۆیە دراوە ئەلکترۆنیەکانی وەکو بیتکۆین یاخود ئیتریۆم و سۆلانە توانیان ئەم ڕۆڵە بگێڕن هۆکارەکە چییە ئەم دراوانە لە دەرەوەی سیستەمی حکوومەتن هەر بۆیە دەتوانن وەکو پەناگەیەکی ئارام پەنای بۆ بردرێت و مامەڵەکاران ترێدەرەکان پارێزگاری لە سەرمایەکانی خۆیان بکەن لە ڕێگەی کڕینی ئەم دراوانەوە بۆ ئەگەر سەیری بکەین دەبینی کە بیتکۆین لە 72832 دلارەوە بۆ 74880 دلار بەرز بووەوە لە هەمان کات ئیتریۆم گەشتە 2352 دلار و سۆلاناش 96.20 سنت ئەمە ڕۆژی دووشەممە بەڵام چیرۆکی ڕۆژی سێشەممە تەواو جیاوازە لەگە ڕۆژی دووشەممە ڕۆژی سێشەممە دەبینین کە کاندڵی دراوە ئەلکترۆنیەکان سوور دەبێت واتە لە بری ئەوەی کە بەرز ببێتەوە نرخەکەی دادەبەسێت هۆکارەکە چیە دوو فاکتەر یاخود دوو هۆکاری لە پشتە دوو هۆکار هەیە بۆ نزمبوونەوەی نرخی دراوە ئەلکترۆنیەکان لە بازار هۆکاری یەکەم دەگەڕێتەوە بۆ ئەو سوودەی کە لە ڕۆژی دووشەم کردبوویان لێرە تێک پرۆفیتیان کرد بەوەی کە ئەو سوودەی کە لە ڕۆژی دووشەم کردبوویان پارەکانی خۆیان کرد بە کاش بۆ ئەوەی سوودەکە بخەنە جیرفانی خۆیان ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووەم بۆ ڕۆژی چوارشەممە بۆ هەواڵی ڕۆژی چوارشەممە دەگەڕێتەوە تەبعاً لە ڕۆژی سێشەممە کەس نەیدەزانی بەوەی کە ئایا جیرۆم پاول سەرۆکی بانکی ناوەندی نرخی سوودی بانکی بە بەرزی دەهێڵێتەوە یاننا بۆیە بە خێرا دراوەکانی خۆیان فرۆشت بۆ ئەوەی پارێزگاری لە سەرمایەکانی خۆیان بکەن و هەروە پشوویەکیش بە خۆیان بدەن بۆیە دەبینین کە نرخی بیتکۆین دەگات بە 73990 دلار ئیتریۆم 2370 دلار و هەروەها سۆلاناش گەیشتە 94 دلار اینجا بوومە لەرزە گەورەکە لە ڕۆژی چوارشەممە ڕوویدا ڕۆژی چوارشەممە وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد جیرۆم پاول سەرۆکی بانکی ناوەندی لە ئەمریکا ڕێژەی سوودی بانکی بە بەرزی هێشتەوە تەبعاً وەکو پێشتریش باس منەوە کرد کاتێک کە ڕێژەی سوودی بانکی بەرز دەبێتەوە ئیتر ترێدەرەکان پاڵنەری ئەوەیان لا دروست دەبێت کە لە بری کڕینی هەر دراوێکی تر پەنا بۆ کڕینی دۆلار ببن لەبەرەوەی ڕێژەی سوودی بانکی سوودێکی زیاتریان پێ دەبەخشێت بۆیە دەبینین دەست بەجێ مامەڵەکاران هەڵدەستن بە فرۆشتنی دراوەکانی خۆیان و ئەمە شوا دەکات کە نرخی بیتکۆین زۆر دابەسێتن دەبینی کە بۆ نمونە نرخی ببوورە نرخی دراوە ئەلکترۆنیەکان بە ڕێژەیەکی بەرچاو دابەزێت
ئەگەر سەیری بکەین دەبینین بیتکۆین گەیشتە 7,253 دلار و ئیتریۆم 2203 دلار و هەروەها سۆلاناش 9.8 سنت. بەڕێزان با بچین بۆ ڕۆژی پێنجشەممە. ئەگەر ڕۆژی چوارشەممە بوومە لەرزە بێت، پێنجشەممە پاش لەرزەیە، واتە کاریگەری ڕۆژی چوارشەممەی هێشتا پێوە دیارە. بۆیە دەبینین هێشتا نرخی دراوەکان لە ڕۆژی پێنجشەممە زیاتردا دەبەسێت. ئەگەر سەیرێکی کاندڵەکان بکەین دەبینین کە بیتکۆین نرخەکە گەشتە 69,922 دلار و ئیتریۆمیش گەشتە 2,127 دلار و هەروەها سۆلاناش گەشتە 88 دلار. لێرە بەس پێویستە باس لە لۆژیکی پشت ئەم دابەزی نەبکەین، بزانین بۆچی لە ڕۆژی پێنجشەممە هێشتا دراوە ئەلکترۆنیەکان دابەزین. وەکو پێشتر باسم کرد ڕۆژی چوارشەممە ترس بڵاو بووە لە بازار، ئەمەش وای کرد کە مامەڵەکاران ڕووبکەنە فرۆشتنی دراوەکانی خۆیان. ڕۆژی پێنجشەممەش بەهۆی ئەوەی کە نرخی ئەم دراوانە سنوورێکی دیاریکراویان بەزان، بۆ نمونە بیتکۆین لە 7,000 دلار گەیشتە 69,000 دلار، ئەمە ترسەکەی زیاتر کرد. هەر بۆیە دوگمەیەک هەیە، کلیکێک هەیە لە ناو بازار پێی دەگوتە ستۆپلوس، واتە وەستاندنی زیان، ئەو وەستاندنی ئەو زەرەر و زیانەی کە دەکرێت مامەڵەکار بیکات. بۆیە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو مامەڵەکاران کلیکیان کرد لەسەر ئەم دوگمەیە، واتە ستۆپلوزیان کرد بۆ ئەوەی زەرەرەکەی خۆیان ڕابگرن و زیاتر زەرەر نەکەن. بۆیە دەبینین کە ڕێژەی فرۆشتنی بیتکۆین یاخود دراوە ئەلکترۆنیەکان لە ڕۆژی پێنجشەممە زیاترە. اینجا با بچین بۆ ڕۆژی هەینی. لە ڕۆژی هەینی ڕێژەی یاخود نرخی دراوە ئەلکترۆنیەکان بەرز دەبێتەوە. کاندڵەکە لە بری ئەوەی سوور بێت کەسێک دەبێت. هۆکارەکەش یاخود لۆژیکی پشت ئەم بەرز بوونەوەیە دەگەڕێتەوە بۆ ئەو حوتانەی کە لە بازاڕ هەیە. کاتێک نرخی دراوە ئەلکترۆنیەکان نزم دەبێتەوە، ئەمە بۆ وەبەرهێنەرە گەورەکان وەکو دەرفەتێک وایە. لێرە وەبەرهێنەرە گەورەکان وەکو داشکاندنێک دەبینن، بۆیە دەست بەجێ دەست دەکەم بە کڕینی ئەم دراوانە لە بازار. بۆیە دەبینین کە لە ڕۆژی هەینی ڕێژەیەکی زۆر بیتکۆین لەلایەن وەبەرهێنەرە گەورەکان دەکردرێت و هەروەها ڕێژەی بیتکۆین لە بری نزم بوونەوە بەرز دەبێتەوە. بەڕێزان ئەوەی کە باسمان کرد کورتەیەک بوو لەسەر گرنگترین دراوە ئەلکترۆنیەکان لە بازار وەکو بیتکۆین و ئیتریۆم و سۆلانە. اینجا با بین باس لە کۆمەڵێک تۆکن بکەین. ئێمە دوو تۆکنمان هەڵبژاردووە کە ترێندی هەفتەی ڕابردوو بوونە. یەکەمیان تۆکنی دەکسی، ئەوی تریشیان تۆکنی تاۆ. پێشەوەی باس لە تۆکنی دەکسیتان بۆ بکەم، حەزەکەم کە کورتێک لەسەر پرۆژەی دەکسیتان بۆ باز بکەم. دەکسی پلتفۆرمێکە کە ڕێگە بە ترێدەرەکان بە مامەڵەکاران دەدات بەوەی کە بتوانن کۆپی پێیستی ئستراتیژی مامەڵەکارە گەورەکانی دنیا بکەن. واتە وادا بنێن ترێدەرێک لە سەرەتای ڕێگەکەیە و نازانن ئایا بکڕێت بفرۆشێت. لێرە ئەم پلتفۆرمە کەشێکی ڕەخساندووە بەوەی کە ئەوانەی کە لەو بازارە نوێنە سوود لە ئستراتیژی ترێدەرە گەورەکان یاخود مامەڵەکارە گەورەکانی جیهان بکەن. اینجا ئەگەر سەیری ئەم تۆکنە بکەین کە پێی دەگوترێت تۆکنی دەکسی، بە دەرەجای هەفتەی ڕابردوو بەرزبوونەوەی بەخۆیەوە دیتە نرخەکەی لە سەرەتای هەفتە لە 5 دلارەوە بەرز بوویتەوە بۆ 7 دلار. ئەوە پێمان دەڵێت کە جۆرێک لە گەشتبینی لە بازارە هەیە بەرامبەر بەم تۆکنە. بەڕێزان با بچین بۆ تۆکنی دووەم کە پێی دەگوترێت تۆکنی تاۆ. پێشەوەی باس لە هەڵبەز و دابەزی ئەم تۆکنەتان بۆ بکەم، دەمەوێتن باس لە پرۆژەی پشت ئەم تۆکنەتان بۆ بکەم. ئەم تۆکنە لەلایەن پرۆژەیەک بە ناوی بیتەنسەرەوە دروست کرایە. بیتەنسەر پلتفۆرمێکە و هەروەها تۆڕێکی هەیە کە ئەم تۆڕە سەدەهان ژیری دەستکردی جیاواز لە خۆ دەگرێت. ئەگەر اینجا کاتێک پرۆمتێک یاخود داواکاریەک لەم ئایانە دەکرێتن، کام AI بتوانێتن باشترین وەڵامی هەبێتن، ئەو AI بە کۆمەڵێک تۆکنی تاۆوە خەڵات دەکرێت. حەزەکەم بە نمونەیەک باشتر بۆتان ڕوون بکەمەوە لەبەرەوەی ئەو پرۆژەیە بەڕاستی پرۆژێکی زۆر سەرڕاکێشە. حەزەکەم کە ئێوەش زیاتر لەسەری بخوێنەوە و باشتر
ئاشنای بکەن. بە نمونەیەک بۆتان ڕوون دەکەم. گریمان نەخۆشخانەی ڕزگاری کەیسێکی نەخۆشی هەیە، بەڵام ناتوانێت تەشخیص بدات کە ئەم نەخۆشیە بە دەقیقی بە وردی چییە. بۆیە دەوێت لە ڕێگەی AI-ەوە بتوانێت بە خێرا لە ڕێگەی AI-ەوە تەشخیصی نەخۆشیەکەی خۆی بکات. لێرە دەتوانێت سوودمەند بێت لەم پلتفۆرمە کە پێی دەگوتە پلتفۆرمی بیتنسەر. بۆ ئەوەی داخلی ئەم پلتفۆرمە بێت پێویستە کۆمەڵێک تۆکن بکرێتن لە ڕێگەی تۆکنەکانەوە ئەکاونتێک دروست بکات و ئیتر داخلی ئەم تۆڕە یاخود داخلی ئەم پلتفۆرمە ببێت. اینجا ئەو نەخۆشیەی کە هەیەی یاخود ئەو پرسیارەی کە لە ڕووی زانستیەوە هەیەی پێشکەشی ئەو سەدەهان ژیریە دەستکردە جیاوازانە دەکات کە لە سەرتاسەری جیهان پەیوەستن بەم پلتفۆرمەوە. کام ژیری دەستکرد بتوانێت ببێت بە خاوەنی باشترین وەڵام لە دەرەنجامدا کۆمەڵێک تۆکنی تاۆ وەکو پاداشت وەردەگرێت. ئەمە سووڕی کارکردنی ئەم تۆکنەیە. ئەمە خاڵی یەکەم سەبارەت بە تۆکنی تاۆ. خاڵێکی تر هاوشێوەی بیتکۆینە. بیتکۆین 21 ملیۆن دانە لە جیهانە هەیە. تۆکنی تاۆش هاوشێوەی بیتکۆین تەنها 21 ملیۆن دانەی هەیە. ئەمەش وا دەکات کە نرخەکەی هەر بە بەرزی لە جیهاندا بمێنێتەوە. ئەگەر سەیری کاندڵەکانی ئەم تۆکنە بکەین دەبینین کە لە سەرەتای هەفتە نرخەکەی بە $282 بوویتەوە و هەروەها لە کۆتای هەفتە بە نرخی $261 داخرا. ئەم دابەزینە تەبعاً نیشانەیەکی نەرێنینە، بەڵکو دابەزینێکی زۆر ئاساییە، چونکە ئەگەر سەیری هەفتەکانی پێش ئەوەش بکەین دەبینین کە هەڵبەز و دابەزێکی باشی هەبوو توانیوێتی لە ناو بازار خۆی بسەلمێنێت. بەڕێزان ئەوەی کە باسمان کرد تایبەت بوو بە بازاری دراوە ئەلکترۆنیەکان. ئێستا دەچین بۆ بازارێک کە تەواو جیاوازە، ئەویش بازاری NFTە، نان فانجیبل تۆکن. ئەوانەی کە نازانن NFT چییە، من لە حەڵقەی ڕابردوو زۆر بە جوانی باسم لەوە کردووە کە NFT چییە و چۆن دروست بووە. اینجا با بینە سەر بازاری NFT بزانین کە ڕێژەی یاخود قەبارەی مامەڵەکردن لەم بازارە لە هەفتەی ڕابردووە چۆن بووە. قەبارەی یاخود ڕێژەی مامەڵەکردن بڕەکەی $36 ملیۆن بووە. واگەر سەیری کاندڵەکانی بکەین دەبینین کە بە ڕێژەی فرۆشتن ڕێژەکەی 93% بەرز بوویتەوە و هەروەها ڕێژەی کڕینیش 81% بەرز بوویتەوە. بەڕێزان ئەگەر سەیری بکەین دەبینین کە ڕێژەی فرۆشتن ڕێژەکەی زیاتر بووە لە کڕین. یەکێک لە فاکتەرەکانی بەرزی ڕێژەی فرۆشتن دەتوانین بگەڕینەوە بۆ دابەزینی ڕێژەی پشکی کۆمپانیەکان لە ئەمریکا. وەکو پێشتر باسم لێوە کرد، جیرۆم پاول سەرۆکی بانکی ناوەندی لە ئەمریکا نرخی سوودی بانکی بە بەرزی هێشتیەوە. ئەمەش کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر پشکەکانی ئەمریکا، هەر بۆیە مامەڵەکارێکی زۆر ترێدەرێکی زۆر زیانیان کرد. بۆیە پێویستیان بە پارەی کاش بووە تاکو بتوانن زیانەکانی خۆیان پڕ بکەنەوە. هەر بۆشە دەست بەجێ دەستیان کردیە بە فرۆشتنی NFTەکانیان تاکو پارەی کاش بەدەست بێنن. دەتوانین ئەمە وەکو یەکێک لە فاکتەرەکان وەربگرین بۆ زیادبوونی ڕێژەی فرۆشتن لە بازاری NFTە. و هەروەها لە هەفتەی ڕابردوو تۆڕی بیتکۆین زیاترین مامەڵەی پێوەکراوە کە ڕێژەکەی دەکاتە $11.8 ملیۆن. اینجا بابین قسە لەسەر دوو کاڵا و کانزای زۆر گرنگ بکەین کە ئەویش نەفت و زێڕە. نەوت بە دەرێژای هەفتەی ڕابردوو بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە دیت، ئەویش بەهۆی داخستنی گەر و هورموز لەلایەن ئێرانەوە بووە. ئەگەر سەیری کاندڵەکانی نەوت بکەین دەبینین کە بە گاپ بازارەکە بوویتەوە. گاپ واتە خواستێکی زۆر لەسەر نەفت لە بازارە هەبووە، هەرامە شوای کردووە کە نرخەکەی لە $103ەوە دەست بەجێ لە ڕۆژی دووشەمە بۆ $106 بەرز ببێتەوە. ئەمە سەرەتای هەفتە. لە کۆتای هەفتەش بە $109 بازارەکە دادەخرێت. ئەمە بازاری نەوت. بازاری زێر کەمێک چیرۆکەکەی جیاوازە. هەمومان دەزانین کە زێر پەناگەیەکی ئارامە. واتە کاتێک بازار تووشی شڵەژان دەبێت، کاتێک ترس و دڵاڕاوکێ بڵاو دەبێتەوە، ترێدەرەکان پەنا بۆ زێر دەبن بۆ پاراستنی مامەڵەکانی خۆیان. بەڵام ئەم جارە چیرۆکەکە کەمێک جیاوازە. سەرڕای هەموو گرژیەکان زێر دابەزینی بەخۆیەوە دیت.
ئەمە دوو فاکتەری لە پشتەوەیە یاخود دوو هۆکاری لە پشت دابەزینی زێر بوونی هەیە. هۆکاری یەکەم بەرزبوونەوەی ڕێژەی سوودی بانکی بووە لە ئەمریکا بەوەی کە جیرۆم پاوەڵ سوودی بانکی بە بەرزی هێشتیەوە، ئەمەش کاریگەری هەبووە لەسەر نرخی دۆلار لە جیهان. قاعدەیەک هەیە لە بازارە داراییەکە بەوەی کە کاتێک نرخی دۆلار بەرز دەبێتەوە لە بەرامبەر نرخی زێر دادەبەزێت و کاتێک نرخی دۆلار دادەبەزێت نرخی زێر بەرز دەبێتەوە، واتە پەیوەندیەکی پێچەوانە هەیە. هەر بۆیە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار لە ئەمریکا ئەمەش کاریگەری هەبوو لەسەر نرخی زێر و لە بری بەرزبوونەوە نزمبوونەوەی بەخۆوە دیتە. بەڕێزان چیرۆکی زێر کەمێک جیاوازە لەگەڵ نەوت. زێر خۆی ئێمە هەمومان دەزانین وەکو پەناگەیەکی ئارام لە بازارە دەناسرێت بەوەی کە کاتێک ترس و دڵاڕاوکە لە بازارە بڵاو دەبیتەوە، ترێدەرەکان یاخود ماوەڵەکاران پەنا بۆ زێر دەبن بۆ پاراستنی سەرمایەکانی خۆیان. بەڵام ئەگەر سەیری کاندڵەکانی هەفتەی ڕابردوو بکەین سەرەڕای هەموو ئەو گرژەیە کە هەبووە زێر لە بری بەرزبوونەوە نزمبوونەوەی بەخۆوە دیتە. خۆی دوو فاکتەر یاخود دوو هۆکار لە پشت نزمبوونەوەی نرخی زێر بووە. هۆکاری یەکەم دەگەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی ڕێژەی یاخود نرخی دۆلار لە ئەمریکا. بەهای دۆلار بەهۆی بەرزڕاگرتنی سوودی بانکی لە ئەمریکا بەهای دۆلارش لەگەڵیا بەرز بووەوە و لە بازاری لە بازارە داراییەکان قاعدەیەک هەیە بەوەی کە کاتێک نرخی دۆلار بەرز دەبێتەوە لە بەرامبەر نرخی زێر دادەبەزێت و کاتێک نرخی دۆلار نزم دەبێتەوە لە بەرامبەردا نرخی زێر بەرز دەبێتەوە. بۆیە دەبین بە بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بازار زێر لەگەڵیا دابەسی. ئەمە فاکتەری یەکەم. فاکتەری دووەم دەگەڕێتەوە بۆ بازاری نەوت. ئەمڕۆ بەهۆی ئەو جەنگەی کە هەیە مامەڵەکارێکی زۆر پەنایان بردۆتە بەر کڕینی نەوت لەبەرەوەی دەرفەتی زیاتری تێدایە بۆ سوودکردن. بۆیە ئەگەر سیر بکەین دەبینین کە لەبەر ئەم دوو فاکتەرەوە تەبعاً ئەگەر سیر بکەین دەبینین کە زێر لە بری بەرزبوونەوە نزمبوونەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە دیتە. لە سەرەتای هەفتە نرخی زێر لە 5,014 دۆلار بوویتەوە و هەروەها لە کۆتای هەفتەش بە ڕێژەی 4,497 دۆلار داخراوە. تەبعاً ئەمەش نزمبوونەوەیکی گەلێک زۆرە. شتێکی تریش بڵێم فاکتەری تریش هەنا، یەک لە فاکتەرەکانی تر بابەتی سینە. وڵاتی سین هەتا ئێستا چیتر یاخود بە شێوەیەکی کاتی کڕینی زێڕی ڕاگرتووە. ئەمەش تابان کاریگەری هەبوو لەسەر دابەزینی نرخی زێر لە بازارە جیهانیەکە. بەڕێزان ئەوەی کە باسمان کرد هەڵبەز و دابەزی هەفتەی ڕابردوو بوو، تاکو هەڵبەز و دابەزێکی تر و کۆمەڵە هەواڵێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. هەر شاد و تەندروست بن.